بەنای خوای گەورە و میرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویست لەم بە دوواداچوونەمان لە قەزای مەخمور دەمانەوێت بزانین دۆخی کەرتی تەندروستی لە قەزای مەخمور چۆنە. لە دوایین پێشاتەکاندا بەشێکی زۆر لە نۆرینگەکان داخران. من ئەمڕۆ لەلایەنی پەیوەندیدار دەپرسم هۆکاری داخستنی نۆرینگەکان چی بوون؟ ئەی ڕەوشی تەندروستی کەرتی تەندروستی لە مەخمور چۆنە؟ مەخمور تەنیا دوو بنکەی تەندروستی هەیە کە لە دوای کاتژمێر دوو بنکەکان دادەخرێن. ئەی هاوڵاتیان بۆ وەرگرتنی چارەسەر دەبێ ڕوو لە کوێ بکەن. ئەمانە و چەندین پرسیاری دیکە ئێمە لەلایەنی پەیوەندیدار دەکەین لە هاوڵاتیان دەپرسین دۆختان چۆنە؟ ئێوە بیسەر و بینەرمان بن. بەناوی خۆی گەورە میرەبان سەبارەت بە نەخۆشخانەی مەخمور کاتی خۆی لە مەخمور نەخۆشخانەیەک هەبووە ئەوەی کە ئەو حاڵەتانەی کە پێویست بووە وەرگیرایە و خەواندرایە بەڵام لە بۆ بابەتە ئاسانەکان ئەوانەی کەەوە پێویستیان بە چاودێری چڕ نەبووە بەڵام لە دوای 2023 ئەوەی کە ئێستا تاوەکو ئەو ڕۆژێمە هەیتمان لە قەزای مەخمور لە هەردوو کەرتی تەندروستی مەخمور لەسەر پارێزگای هەولێر و لەسەر پارێزگای نەینەوە بنکەی تەندروستی نەکەوە خزمەتگوزاری سەرەتایی پێشکەش دەکەن. ئێمە لەو چەند ساڵی ڕابردوو هەوڵی زۆرماندا کە بابەتی نەخۆشخانەی لە مەخمور دووبارە نوێ بکەینەوە و دووبارە دای بنینەوە ئەو خزمەتگوزاریانەی کە پێویستە لە بۆ خەڵکی دانیشتوانی قەزایەکە و ناحیەکانی دەوروبەری و گوندەکان پێویست نەبی لە بۆ هەر بابەتەکی ڕەوانەی پارێزگای هەولێر یاخود مووسڵ بکرێن. لە 2010 بە فەرمی ڕەزامەندی وەرگیرا لە بۆ نەخۆشخانەیەکی 100 قەروێڵەی لە قەزای مەخمور بەڵام ئەو کات بە پێی ئەوەی کە هەموو مڵکەکانی قەزای مەخمور لە بەرگەکانی تۆمارکراینە بە ناوی پارێزگای هەولێر لەلایەن وەزارەتی تەندروستی وەزارەتە پەیوەنددارەکان تەنها لە بابەتی تەندروستیش نا لە بۆ وێزگەکانی نەوت و بانزین هەمان شت وەزارەتی نەوت ڕازی نەبوو لە بۆ بابەتی کارەبا وەزارەتی کارەبا ڕاز نەبووکەوە پرۆژە استراتیزیەکان لە قەزای مەخمور دابنێن بەو بەهانەیە کەوە قەزای مەخمور یەک لە قەزایەکانی سەر بە پارێزگای هەولێرە مڵکەکانیشی هەولێرە ئەوان لەسەر زەوی مڵکی پارێزگای هەولێر کە دەکا سەر بە هەرێمی کوردستان پرۆژە جێبەجێ ناکەن. دی لە ساڵی 2010 تاوەکو 2014 ئەو بەهانەیە هەبوو کە زەویەکە سەر بە حکوومەتی ناوەند نیە و سەر بە وەزارەتی تەندروستی نییە. لە ساڵی 2014 بە بروسکەیە کە ئەو کاتی قایمەقامی ئەو کات لە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی ڕەوان کردبوو داوای ئەوەی کردبوو ئەگەر هاتوو بە ئیستیثنا ئەو ڕێگا پێدانە بدرێ 8 دۆنم زەوی بە ناوی وەزارەتی تەندروستی ناوەند تۆمارکرا. هەر بە 8 دۆنمی دیکەش بە ناوی وەزارەتی وەرزش و لاوانی ناوەند ئەویش تۆمارکە بە مەبەستی دروستکردنی یاریگایەکی 11 لاعیبی. ئیدی لە ساڵی 2014 جەنابتان ئاگادارن بابەتی تۆرستانی داعش دەستی بەسەر ئەو ناوچەیە داگرت و بودجەی ساڵی 2014 هەر جێبەجێ نەکرا. ماینەوە هەتاوەکو لە 2019 دووبارە ئەو بابەتە وڕێژێنرایەوە و دووبارە داوا کراوە لە ڕێگای هەندێک لە ئەندام پەرلەمانەکانی کە لەسەر قەزای مەخمور بوون توانرا بکەوتەوە ناو کارنامەی وەزارەتی تەندروستی عێراقی و ئەمە لە بودجەی 2022 بەنیاز بووین کەوا ئەگەر بودجەی ئاسایی بە داخل بکرێتن ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێت. دواتر کە بووە بودجەیەکی تەواڕی و ناوی لێندرا ئەمنی غیدایی و تەنمیە دیسان هەوڵماندا لەو 5 نەخۆشخانەی کە لە بۆ پارێزگای نەینەوە دانرابوو یەک لەوانە بە ناوی قەزای مەخمور. دواتر هەندێک بابەتی دیکە هاتە ناو ئەو بابەتە کە داوا کرا ئەو 8 دۆنمە ئێستاکە بە پێی ڕێنماییەکان و بە پێی ڕێکارە پلانیەکان دەبی زیاتر بی 8 دۆنم تێرایی دروستکردنی نەخۆشخانەیەکی 100 قەروێڵەیی ناکە ئەگەر بیکەینە پەنجایی ئێمەش پێمان وابوو ئەو خزمەتگوزاریانەی لە نەخۆشخانەی 100 قەروێڵەیی جیاوازە لەگەر ئەوەی لە پەنجایی بۆیە بەوە ڕازی نەبووین. دیسان بابەتی ئەوەی کە لە ناوچەکانی کێشە لەسەر لەگە پارێزگای نەینەوە
بەنسبەتی هەولێر تەنها قەزای مەخمورە و بەنسبەتی دهۆکیش هەردوو قەزای شێخان و شنگالە هەوا هەژمارگا کە لە بۆ یەکێک لەو سوێ قەزایە بکرێتن کەتە بینی ئێمە و شنگال بەنەتیجە ئێمە ئەو بابەتەی کە پەیوەندیدار بوو بە مەسەلەی زەویەکە 15 دیکەمان دەستنیشان کرد و نووسراویشمان پێ کرد و ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانیشمان پێوەرگرت لە بۆ ئەوەی کەەوە بە ناوی وەزارەتی تەندروستی ناوەند بکرێتن هەر کاتێکی کە بوارە هەبوو ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێتن و بەڵێنێکمەوە گرتیە لە پارێزگای نینەوە جێگری پارێزگار کە ئەگەر هاتوو ئەو نەخۆشخانە سەدقەوێت چ بۆ ئێمە یان بۆ شەڵگا دەست پێکرا لەو پارەی وەفر کە دەبنێتەوە لە پرۆژەکان دەست بە نەخۆشخانەکەی دیکە بکرێ بەڵام بە شێوەی ئەمانەت یعنی ئەو ساڵ بەشێکی دەکرێت لە ساڵی داهاتوو تەواو دەکرێتن جەتاوەکو ئێستاکە بەڕاستی بودجەی ساڵی 2022 ئەمنی غذایی و تەواوی لە تەنمیە لە پارێزگای نینەوە نەکەتە بواری جێبەجێکردن تاوەکو ئێستا ئێمە پێتان بڵێن داخوا ئەوەی مەخمورە یان ئەوەی شنگالە بە شێوەی بودجەکە تۆمار دەکرێتن و ئەوی تریش دەکەوتەوە لەسەر پارەی وەفرەکە بەڵام ئەوە بابەتەکە لای ئێمە کاری زۆر لەسەر کرایە ڕێکاری یاساییەکان و بابەتی دابینکردنی زەویەکان تەواو بووە چاوەڕێ ئەوە دەکەین کەوا لە جێبەجێکردنی ئەو بودجەی ئەو ساڵ بۆمان بەدیارکەوی لای ئێمە یان لە شنگال نەخۆشخانە فەرمیەکە دەکرێت و ئەوی تریش دەکەوتە سەپارەی وەفر سەبارە بە داخستنی نۆرینگەکان بەپێی فەرمانێکی دادوەرە بەشێک هەیە لە دەستگا ئەمنیەکانی سەر بە وەزارەتی ناوخۆ لە پارێزگای نینەوەکە کارایە کار دەکات لەسەر سووری هەموو پارێزگایەکە مدیریەی مکافحەی جەریمە المنظەمەی پێدەگوترێتن لە 6/12 ساڵی ڕابردوو 2022 یادەشتێکیان پێشکەش بە قاضی تەحقیقی نینەوە کردیا کە تێیدا بەپێی نووسینەکەی خۆیان بەپێی زانیاریەکانی بەردەستیان دەزاننکەوە دەرمانخانە و عیادەی توبی لە قەزای مەخمول هەیە کەوا بەبێ مۆڵەت کار دەکەن مۆڵەتی کارەکانی خۆیانیان نییە و ئیجازەی فەرمیشیان نییە جەنابی قاضی لەسەری نووسیەکەوە تەحەڕی ئەو شوێنانە بکرێتن و دەست بەسەر هەر شوێنێک دابجیرێکەوە مخالفەی یاسایی هەیە و ئەو بابەتە مخالفەی تێدا جێبەجێکرایە تر ئەو هێزە لە چاری یەک هاتن لە 2020 لە چاری یەک هاتنە قەزای مەخمور بەپێی ئەو مزەکەرەی کە ئەوان هەیان بوو 5 شوێنیان 5 شوێن بوو 5 شوێنەکەیان پشکنین کرد لەوانە بەداخەوەیانی ئەوەی کە هەبوو ڕێکارەکان بەو شوەیە جێبەجێکرا بەشێک لەوانە وەکو دەرمانخانە بەکاریانیا بوو کە خۆیان ئەو ڕێگا پێدانانەی کە هەیان بووە دەرمانخانە نەبووە و هەندێک لەوانە ئەو دەرمانانەی کە لەبێ بۆ بڕەکانی یەکجار زۆر بووە هەندێک لەو دەرمانەی کە هەشت بووە لە بۆ ئەو نەخۆشیانە کە لە بۆ بارودۆخی دەرونی وەسف دەکرێت و دەدرێتن هەندێک لەوانە تا وەسفەکەشیان بۆ شێوەیە نووسێکەوە کاریگەری سەرمێچیان یا مؤثرات عەقلیە کە ئەوەش مخالفەیە تەنها دەرمانخانە ڕێگا پێدراوەکانی فەرمی و دکتۆری سەیدەلی و بەپێی ڕاچێتە دەبێ خەرجی بکاتن نابێت لە نۆرینگە شعبیەکان و لە عیادە تۆبیەکانی ناو قەزایەکان هەبیتن دی ئەو بابەتانەی کە وەکو مخالفەیەکی یاسایی بوو دەستیان بەسەرداگیرە ئەو دەرمانانەی کەوە دەرمانخانە نەبوون و لەو شوێنانە هەبوون دەستیان بەسەرداگیرە و ئەو کەسانێکەوە مخالفەکەشیان ئەنجامدا بوو ئەوانیش دەستگیر کراینە هەڵبەتە وەکو باسم کرد ئەوانە هەمووی بەپێی یاداشتێکە لایەن مدیریەی مکافحەی جەریمەی منظەمە و بەپێی فەرمانی دادوەری تەحقیقی نینەوەیە بەنسبەتی قەزای مەخمور ئێمە هەردوو کەرتی تەندروستی کە باسم کرد دوو بنکەی تەندروستیمان هەیە ئەوانە ئیشی خۆیان دەکەن لە کاتی فەرمی لە پاشی سەعات 2 تاوەکو سەعات 8 ڕۆژی پاشیش نۆرینگەی خەفارەمان هەیە دکتۆرێک و دوو کارمەندی تەندروستی دەمینێنەوە تەمەنەوە ماوەی 2 مانگ زیاترە زۆرمان تاکید لەس ئەوە کردەوە کە بەپێی خشتەکانیش لای ئێمە لە قایم مەقامیەت و لە ناحیەکان بڵاو دەکرێتەوە ئاگاداری خەڵک دەکەی کە لەو شوێنانە خەفارەت هەیە و لە مێژیش ئێمە داوامان کردی ئەو خەفارەتەی کە لەسەر پارێزگای هەولێریش هەبوو ئەوش بەڕاستی بگەڕێتەوە چکە ئێستا ئەوەی هیتمان ئەو خەفارەتەیە کە لەسەر پارێزگای نینەوەیە و بەنسبەتی ئەو حاڵەتانەی کە پێویستە ئێمە یەکەی
فریاگوزاریمان هەیە ئەو ئیسعافانێکەوە لە قەزای مەخمورن لە کاتی پێویست نەخۆشەکانی پێویست یاخود ڕووداوەکان یاخود هەر حاڵەتێکی دیکەی نەخوازراو کە ڕوو دەدات ئەوان دەتوانن بگوازنەوە لە بۆ خەولێر و لە بۆ نزیکترین خەستەخانە کە لە ناحیەی گەیارە هەیە و بەنسبەتی خزمەتگوزاریەکانی دیکە ڕۆژانە پێشکەش دەکرێتن بەڵام لەو ئاستەنیە کە ئەمە داخوازی دەکەین و لەو ئاستەژنیە کە بەڕاستی شایستەی قەزای مەخمور بێتن کە یەک لە قەزایە کۆنەکانە و کاتی خۆشی نەخۆشخانەی هەبووە کە ئێستا ئەمە وەکو باسم کە ڕێکارەکانیمان تەواو کردیە لە بۆ دانانی بەردی بناغی خەستەخانەکە بەڵام هەتا وەکو جێبەجێ نەکرێتن بەڵێنەکە و ومێد دەکەین کە ببیت. الصحة في مخمور تقسم إلى قطاع الرعاية الصحية الأولية في مخمور تەندروستی لە مەخموردا بەش دەبێت بۆ دوو کەرت. یەکەمیان کەرتی تەندروستی سەرەتاییەکان سەر بە تەندروستی نینەوان. ئەم سنتەری پزیشکیانە لە دیبەگە و چادرگەی دیبەگەوە دەست پێ دەکات تا دەکاتە ناوەندی پزیشکی مەخمور و قەراج. ئێمە لێرە خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بە سەرجەم دانیشتوانەکەین کە نزیکەی 105,000 کەسن. لە ساڵی 2022 لە 11 بنکە تەندروستیەکانی ناوچەکەمان 235,000 سەردانی نەخۆش تۆمار کراوە. بەو واتایەی هەر هاوڵاتیەکی سنوورەکەمان لە ساڵێکدا 3 جار سەردانی بنکەی تەندروستی کردووە. کێشەی نەبوونی نەخۆشخانەی گەورە هێشتا لە سنوورەکەمان چارەسەر نەکراوە. بڕیار بوو ساڵی 2014 نەخۆشخانەیەک بنیاد بنرێ. بەڵام بەوەی ئەوەی کە زەوی تەرخانکراو بۆ پرۆژەکە سەر بە تاپۆی هەولێر بوو ئیشەکە نەکرا. دواتر جارێکی تر ساڵی 2018 پرۆژەکە هاتەوە بەرباس. بەڵام بەوەی هاتنی پەتای کۆڕۆنا و کەمبوونەوەی توانای دارایی حکوومەت جارێکی تر پرۆژەکە پەکی کەوت. لە ئێستادا دەرفەتێکی دیکەی بنیادنانی نەخۆشخانەیەکی 100 قەرەوێڵەیی لە مەخمور و نەخۆشخانەیەکی 50 قەرەوێڵەیی لە گوێر هاتەوەتەوە پێشەوە و پشت بەخوا بە ئەنجام دەگەێنرێت. في ناحية الجوير. ما صعد في نزيف أو شيء. ئێوە وەکو خەڵکی مەخمور گرفتان هەیە لە ڕووی تەندروستیەوە لە مەخمور گرفتی تەندروستیتان هەیە؟ والله بخستخانەی پێویستە خستەخانەی برین حام لە بۆ عملیاتی لە بۆ ولادەی لە بۆ ئەوی پێویستە بەڕاستی ئەوەی نییە بەس بنکەکە فقط بنکەکەش یعنی دانێک داوامەکە دەکرێت پاشان نامێنێت. ئێوە داوەتان کردێک کە ئەو بنکەی بکرێتە 24 کاتژمێری؟ وڵاهی نازانم من ئاگەم لەوەی نیە بەس بەخوفەوە هەر خەڵک زیاتر دەسەر ڕوو لە سەیدەکان دەکاو یان دەی بستە گەیاریان دی بستە مووسریان دەبێتە لە مەخموری ئەو نییە. خەڵک ئەگەر چارەسەر وەگرێت دەچێتە گەیارە و هەولێر و یان کەمپی ئاوارەکانی پلەستەکان پەکەش بەس زیاتر ئەگەر ڕاستیەکە دێ پێویستی بە خستەخانەی حام هەیە یەکیان لەسەر شێستێکی دروست کرد بەس بۆ مەعسکەری ئێستا مەعسکەری تێدا هەیە هیچ کەژ نییە. زۆر باش. ئەی بەنسبەت داخستنی دەرمانخانەکان چەندێک کاریگەری لەسەر ئێوە هەبووە؟ بە خودای خەرک زۆر من بەعنێستاکە لەو بازارمە خەرکەچی گەلەگەلک زۆر دی ڕۆژێ پرسیار دەکە وڵدا خسترایان مەسەرەسی بە نازانین بەڕاستی ئەوە ئیشی حکومەتە وەکەوە بەس ئەمە نازانین بزەبێت داخستنەکە کاریگەری لەسەر ئێوە هەبووە؟ بەرەسبەتەمە من نامن دەچم عبەک شتێک دەکڕمەوە ناکات بەس لە بۆ کابراایەکی نەخۆشی یعنی برین درێژخاین هەیە بەڕاستی زۆر تەسیلەوەی دەکات. من چەند برادەرەکەم هەیە عەرەبن بە تەمە بلو قەرازی دوێنێ لای من دانیش بنێرکانە دیان گۆ نازانین بچینە چی عیلاج بکڕی. باشە خۆت بۆ وەرگرتنی چارەسەر قەت چووی بۆ کەمپی ئاوارەکانی کوردانی باکوور چووی بۆوێ؟ نەجارێک 2000 چوویمە چکە لە ئێندەر بڕێکەوە کە باشتر ئەگە نادی بچێ گەیارێ گیانە نێزێکترە لە بۆمە لە هەولێر بەس چیە بەڕاستی ئەگە هەبیتین زۆر باشە خستەخانەی چاکەبی لە مەخموری بەس نییە. تۆکو هەڵەتێکی مەخمور بۆ وەرگرتنی چارەسەر ڕوو لە کوێ دەکەن؟ ئێستادا لێکوانەیان دەبی بچینە گەیارەی یان دەبیستنە کەمپی ئەنە لێکوانە نییە هیچ شتێک نییە. مەخمور نەخۆشخانەی گشتی نییە؟ نییە.
نییە سەد قەلێرەش لۆ دەرسوو بۆ ئەوش لێرە نەماندیت گواستراوە کەوتریش قەزایە گواستراوە ناحێش زۆر باشە. ئێستا ئەگەر حاڵەتێک لە مەخمور ڕووبدا کەسێک پێویستی بە چارەسەر بێ هیچ بنکەیەک هەیە خەڵک بچێت چارەسەر وەرگێ یان لەکوێ چارەسەر وەردەگرێتن؟ نییە دەبی بستە گەیارە یان دەی بستا و لێرە لێکوانە نییە لە مەغموری نییە. زۆر باشە. لە مەخمور بنکەی تەندروستی هەیە ئەو بنکەیە تا کەی دەوامی هەیە ئەو دەرمانانەی کە لەوێ هەیە بۆ تۆی هاوڵاتی دەگونجێتن یان جاروێت چی ئەو بنکەیە دەرمانی بۆ نووسیبی لە دەرێ وەرگرتبی؟ دەرمانیان هەیە بەس هەم دەرمانەکیان نییە زۆر کەمە دەبیێت دەرێ لە دەرێژ نییە ئێستا سەیدەری هەم قەپات کرایە یعنی گرفتی دەرمانیان هەیە بەرێ ئەس لێکوانە ئێستا سەیدەریەکان هەم قەپاتە. باشە داخستنی سەیدەلیەکان نۆرینگەکان کاریگەری لەسەر ئێوە هەبووە بەدیکو بە تاکیت کاریگەری دەبیتن ئەو شخصی دەناسم وتی مندارەکەمە تاسبێنێ نەنووسە نەخۆش بووە لە نێگەڕای کەس بنویتێ گوتی بچنە چێن دەرێ لە مەغموریەوە و سەیدەلێک نەبیتن ینی ئێستاگە کەسێک نەخۆشی هەبی سیارەشی نەبی ینی شەوتا بەیانی دەبێت لە دیار نەخۆشە خۆی دابنیشێ دەبی دابنیشیان دەبی بباتە هەو لێرێ یان بستە گەیارێ و لایە لە مەغموری نییە. ئێوە داوا لە چێ دەکەن کە خەستەخانەتان بۆ دروستکانە خۆشخانەتان بۆ دروست بکاتن؟ وڵاگە داوا لە مووسری بکەین لە مووسل بکەین ئەو لای نایکە هەولێر نایکە ئەوانی شاتن کردیان هەولێر لێ نەگەڕان ئەوانە شتەکەگە بە خۆیان نیکەن ئیتکەش لێ ناگەڕێن بیکە. تۆ کوڵەتێکی قەزای مەخمور گرفتی تەندروستیتان هەیە گرفتەکانتان چین؟ سەرەتا بەنای خوای بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم وەڵای کەرتی تەندروستی لە مەغموری سفرەکە برایم بەڕاستی یعنی دەبی دوعای بکەی ڕۆژانی هەنی نەخۆش نەکەی لەبەرچی بەهۆی داخستنی سەیدێلەکان نەبوونی خەستەخانە تەنها لە ڕۆژانی داوامی ئاسایی داوامی لێ دەکرێت. ئێستا لە حالی ئێستادا بەهۆی نەبوونی سەیدێلەکان ئەگەمە منداڵمان نەخۆشکە دەبی بچینە کەمپی پەکەکان لە هەمان کاتدا دەبی دەورا پشت گوندەکان سوود لە قەزا ببینن لە ڕووی تەندروستی بەڵام ئێستا بەعکسەوە ینی قەزا سوود لە کەم دەبینی بەڕاستی ینی بەداخەوە ئێستا ئەمە لە ساڵی 2023 کەتی تەندروستی زۆر سفرە بەڕاستی. باشە مەخمور نەخۆشخانەی هەیە یان تەنها بنکەی تەندروستی هەیە؟ وڵا کاک برایم نەخۆشخانەی هەیە بنکەشی هەیە سەر بە هەولێر بەس ئەمانە لە ڕۆژی هەینیدا نییە لە ڕۆژانی عوتڵەشدا نییە داوامەکە شەتا سعات دووە ینی پاش سعات دوو هیچ دکتۆرێک لە مەخموردا نییە. تۆ وەکو هاوڵاتیەک کاتێک نەخۆش هەبووە چووی بۆ کامیان چووی بۆ گەیارەیان چووی بۆ هەولێر بۆم باس کە بزانم ئەگەر نەخۆش هەبێ بۆ چۆی دەبین؟ بێگومان یان دەی بچێ هەولێر یان دەی بچێ کەمپی پەکەکان ئارێوەڵە. باشە داواکاریتان چییە؟ داواکاریەکانتان ئاڕاستی چێ دەکەن؟ وەڵا کاک برایم داواکاری ئاراستی چێ بکەی بەڕاستیانی لەو شارەی هەمووی بیتە بە بازرگان بەڕاستی ینی کەس خەمخۆری مەخموری نییە بەڕاستی سەرعەتەن ئەمە شۆکارەکەی دەگەڕێتەوە لە بۆ یەک شتی یەک کەسایەتی مەخمور مەسەلە ئەوکان لە دایرەکان مدیر نییە تەنها کەتی پەروەردە نەبی کە مامۆستا ڕەسوورە دەستخۆشی لێ دەکەم بەڕاستیانی کەرتی پەروەردەلەوەتی ئەو بیتە مدیر گۆرانکاری بەسەدایەتە بازی مدیرەکانیکە هیچ شتێک ڕووی نەدایە. باشە بەڕێوەبەری بنکەی تەندروستی مەخمور دەڵێ داخستنی نۆرینگەکان یا قوسەیدەلەکان لەبەر بەرژەوەندی هاوڵاتیان بۆ ئێمە دامان خستووە دەبێت خەڵک ئەوە بزانێت لە پێناو سەلامەتی گیانی وانە. ئێوە داواکاریتان چیان چیان پێ دەڵێن دەستخۆشیان لێ دەکەن یان داواکاریتان لێیان هەیە؟ وڵای کاک برایم من بە پێچەوانەی ئەو پرسیارێکە کردت نەخێر ئەوە لە بەرژەوەندی هاوڵاتیاندا نیە ئەگە لە بەرژەوەندی هاوڵاتیاندا باە خزمەتی زیاتریان بە نەخۆش دەکرد بەس ئەمە تەنها بزنسە هیچ شتێکی دنیە تەنها بزنسە بەڕاستی ینی ئەو شتێ ئەم جێ بیز بوومە ئەم چار هاوڵاتی کە جیرانە بە بیانی ئەوانە مادەم خەدەر دەفرۆشن بەڕاستی ینی بەداخەوە ینی ئەتوو هاوڵاتی مەغموری نیامە ینی ئەو شتانە گوێبیز دەبین بەداخەوە زۆر باش. کاتێک دەچێت بنکەی تەندروستی مەخمور دەرمانی پێویستی هەیە کە بیدا بە تۆی هاوڵاتی؟ نەخێر دەرمانی پێویست نییە هەردەچی دەرێ بڕۆ لە دەرەوە بیکڕا کەواتە ئەم بنکەیە هەبی نەبی چیا. لە ئێستاشدا نۆرینگەکان داخراون؟ بەڵێ نۆرنگەکان داخراون بەهۆی شکایەتی چەند کەسانێک بنکان ئەو سەیدانان داخرانە ئەو هێزەی کە هاتە مەغموریش ینی بەبێ پرسی
هیچ لایەنێک هاتە داخلی مەخموری بووە کەواتە مەخمور بێ ساعێبە یعنی نەقایم قام نەشوتە هیچ کاس ئاگادار نەبووە کە ئاماژە بۆ دەکە کە مەخمور بێ ساعێ بۆ تەنها چەند کەسانێک بزنس دەکەن تەوا هەرۆندا باشە ئێوە وەکو خەڵکی مەخمور نوێنەرتان هەیە لە پەرلەمانی عراق چەندێ داواکاریتان لەو پەرلەمانتارانە کردووە پەیوەندیتان پێوە کردوون کێشەکانی خۆتان ئاراستەی پەرلەمانتارەکان کردووە ئاگادارتان کردو یعنی ئەو پەرلەمانتارانە ئاگاداری ئەو کێشانن وڵا بێگومان کاک برامەوەی ئەمە گوێ بیزبوونە ئەو پەرلەمانتارانە هەلە ساز لە سەختن ئەز ئایا هیچیان پێ دەکرێ نازانین بابەتی هینانی دەرمان لە بۆ قەزای مەخمور ئاستەنجی زۆری لە پێشە هۆکارەکەشی دەگەڕێتەوە لە بۆ ئەو بازگەیەی کە ئێستا کە بەناوی بازگەی مەخمور هەولێر لەلایەن چەندین لایەنی ئەمنی سەر بە وەزارەتە جیاکان لە حکوومەتی ناوەندەوە لە خوار بازارگەی مەخمور دانرایە ئەو بازگەیە نزیکەی 13 لایەنی ئەمنی تێیدا ئامادەن بەشێک لەوانە ڕێکارەکانیان جیاوازە لەگەر ئەوانی تر گواستنەوەی نەکردتەنها دەرمان زۆر بابەتی دیکەش ئاستەنجی زۆری کەتە پێشوەر وەکو ماوەیەک پێش ئێستا کە گەیشتە ئەوەی کەەوە بەڕووبوومەکانی ناوەخۆش لە سەوزەوات و لە تەڕە و ئەوانەش یعنی ڕێگری لێکرا تەماتە و خیار ڕێگری لێکرات ینی بە شێوەیەک بوو کە مریشتی زیندوو مریشتی مرد و هێلکە ینی ئەو بابەتانێک کە خۆراکی وشک و خۆراکی دیکەش هەمووی ڕێگری لێکرا ئەویش بپێ ئەو ڕێنمایانەیە کە لە وەزارەتە پەیوەنددارەکان لە بەغداوە دەردەچن سەبارەت بە قەدەغەکردنی هاوردەکردنی کەلوپەلی هەموو جۆرە کەلوپەلەکان لە نێوان بازگەکان و بەداخەوەش ئەو بازگەی کە ئێستا لە مەخمور هەیە وەکو بازگەیەکی نێوان دوو پارێزگاژنە هەندێک کات وەکو بازگەیش نێوان دوو حکوومەت مامەڵەی لەگە دەکرێتن هەر لە بۆ زانیاریتان خاڵی گومرجی هەیە لەو بازگەیە زۆر لە زۆر بابەت ڕێگری دەکرێت یەک لەوانە دەرمانە ئێمە لە بۆ ئاسانکاری لە بۆ حتا بنکەی تەندروستیەکانی کە سەر بە تەندروستی هەولێر و نەینەواشن دەبێت نووسراو هەبێتن ئەو نووسراوە لە قیادەی عملیاتی نینەوە دەچیتە قیادەی عملیاتی مشتەرەکە لە بەغدا لە ڕێگای وەزارەتی تەندروستیەوە نووسراو دەکرێت لە بۆ چەند کارمەندێک و چەند ئۆتۆمبیلێک بۆ گواستنەوەی دەرمان ئەو بابەتانە بەنسبەت هەردوو کارتی تەندروستیەکانی هەولێر و نینەوە تەواو کرایە کارتی تایبەت ئەوە کێشەیەکی هەیە ئەویش کە وەکو باسم کرد ئەگەر دەرماخانەی فەرمی بی ئەمە نووسراویان لە بۆ دەکەین لە بۆ قیادەی عملیات نینەوە ئاسانکاری هاتوو ڕێگا پەیدانیان لۆ دەکەین بەنسبەتی عیادە توبیەکانی ناو قەزای مەخمور ماوەیەک پێش ئێستا هاتنە لای ئێمە ما پێمان گوتن پێش وەختە بڕۆن ڕێکارە یاساییەکانی خۆتان تەواو بکەن ئەوانەی کەوا مۆڵەتەکانیان بەسەر چۆن نوێی بکەنەوە و پێشمان گوتن ئەوانەی کە لە مۆڵەتی خۆیان کار ناکەن ئاگادار بن چونکە ئەو بابەتە مخالفەیەکی یاساییە و لێژنەکانی ئێمە سەردانیان کردن و بەشێکیان پێداخستن تاوەکو مۆڵەتەکانیان نوێ دەکەنەوە لەو ڕێگایەوە ئێمە ئەوەی کە پێویست بیتن لە عیادە فەرمیەکان و لە بۆ کارتی تەندروستیەکانیش نووسراویان لە بۆ دەکەین لە بۆ هاتچۆکردنی دەرمان لە نێوان ئەو بازگە و هەولێر و مووسڵ و بەنسبەتی ئەو ئاستەنگەی کە بەو دوایە لەگە داخستنی ئەو عیادانە پیا بووە وەکو باسم کرد ئێمە جەختمان لە هەردوو تەندروستی هەولێر و لینەوە کردەوە کەەوە کار لەسەر ئەوە بکەن هەولێر بتوانانی دووبارە خەفارە دابنێتەوە نینەوەش تاکیدمان کرد لە ئەوەی کە بەردەوام دەبی لەمە دووە دکتۆرێک هەر ئامادە بیتن لەگەڵ چەند کارمەندێکی تەندروستی و یەکەی ئیسعافەکانیش دەبی ئامادە باش من هەر کاتێک کە پێویست بیتن لە بۆ گواستنەوەی نەخۆش لە بۆ شارەکان ئەو بنکەیە کە ئێستا کەمانە بە ناوی شەهید دەشتەوان ناوەندرا بەڵام ینی بەداخەوە لەگەر هاتنی تیرۆستانی داعش ئیشکارەکانی تەواو نەبوو بە شێوەیەکی فەرمی بینایەکەش وەرنەگیرایە و نەکراوە ینی هەر کاری تێدا نەکرا خۆی دروستکردنەکەی بە جۆرێک بوو کە دەکرا لە بۆ حاڵەتی لەدایکبوون و وەرگرتنی ئەو ڕووداوە نەخوازراوەکان حالاتی تاریئە ینی ئامادەی کرابوو لە بۆ ئەو بابەتە بەڵام بەداخەوە هەر نەکەتە کار لە دوای هاتنی ترۆستاین داعش و ئەو بارودۆخی کە بەسەر ناوچەکە داهات ئەو هێزانەی کە هاتینە هەرچی بینایەک کە لە ناو قەزای مەخمور هەبووە چۆل بووە و کەسی تێدانە بووە دەستی بەسەر داگیرا و هێزە ئەمنیەکان چوینە ناوی ئێستا سوپای چاردەی عێراقی لە ناو قەزای مەخمور لە ناو بەشی زۆری ئەو بینایانە هەیەکەوە وەکو باسم کرد چۆل بۆ کاتی خۆی
دەوامی تێدا نەبووە و هیچ فەرمانگەیشدا نەبووە. کۆنە بینایی پەروەردەمان هەیە، مرکزی لاوانمان هەیە، بەشی میکانیکی سەر بە کشتتوکالی مەخمورمان هەیە، لەگەر ئەو نەخۆشخانەی شەهید دەشتەوان هەندێک قاعەی دیکەیە کە لە بۆ مەخازن بەکاردەهات. بەشێکی زۆرن ئەوانە هەمووی تاوەکو ئێستاکە بەشەکانی هێزەکانی سوپای چاردەی عراقی تێدانە بە پێی فەرمانە کە بڕیارە لە مانگی دووی ئەو ساڵ جێبەجێ بکرێتن لایەن سەرۆک کۆماری عراقەوە دەرچووە ئەوەی کە بە فەرمینیە کە گەیشتێمە، بەڵام لە قسەکردن لەگە هێزەکان پێیان ڕاگەاندنە کە لە مانگی دوو دەبی پاراستنی ناو سنتەری شارەکان ڕادستی هێزەکانی پۆلیس بکرێتەوە، بەو مانایە کە سوپا لە ناو شارەکان دەکشێتەوە. ینی ئەگەر وابیتن لە خلالی مانگی دووی داهاتوو مەفروزە کە هێزەکان هەمووی لە ناو سنتەری قەزا بکشێنەوە، ئەرک و پاراستنی قەزایەکە بە بنکەی پۆلیس و هێزەکانی تری سەر بە وەزارەتی ناوەخۆی ناو قەزای مەخمور بسپێردرێت و ئەو بینایانەش هەمویان بەو پێ چۆل دەبن، دەکرێتن کەمە دووبارە سوودیان لێوە بگرینەوە، وەکو بنکەی تەندروستی، وەکو مرکزی لاوە، وەکو پەروەردە، وەکو کشتتوکار لە هەموو لایەنەکان. یەکێک لە کۆسپەکانی بەردەم کاری ڕۆژانەمان لە تەندروستی مەخمور کەمی بانزینە بۆ ئۆتۆمبیلەکانمان، چونکە ڕێنماییەکان بە جۆرێکە کە دەبێت تەنیا ئەو کاتە بانزین بکەینە ئۆتۆمبیلەکانی ئەمبوڵانسەوە کە نەخۆش ببرێت بۆ مووسڵ. لەسەر ئەم کێشەیە بانگەوازی پەرلەمانتاران و لایەنە پەیوەندیدارەکانمان کردووە، بەڵام تا ئێستا بێئەنجام بووە. گرفتەکەشەوەیە بەڕێوەبەرایەتی بەرووبوومە نەوتیەکان قایل نییە بەشە بانزینی خۆمان لە نینەوەوە بگوازرێتەوە بۆ مەخمور، کە ئەمەش کێشەی بۆ ئیشوکارمان دروست کردووە، چونکە ئێمە تەنیا لە مەخمور ئەمبوڵانسمان نییە، بەڵکو لە دیبەگە و گوێری شەمانە کە بە هەمویان 5 ئۆتۆمبیلی ئەمبوڵانسە. لەم ڕۆژانەدا دام و دەستگا ئەمنیەکان چەند کۆگا و دوکانێکی فرۆشتنی نایاسایی دەرمانیان داخستووە، بە تایبەتی ئەوانەی مۆڵەتی پزیشکی دەرمانسازیان نەبووە. ئەم هەڵمەتە ئەمنیەش دوایەوە هات، دەستگا ئەمنیەکان زانیاریان پێگەیشتووە کە دەرمانی قاچاق و ماوە بەسەرچوو لە بازگەی ئەو لێرەوە هێنراوەتە ناو مەخمور بۆ ساغکردنەوە بەکارهێنان. ئەمەش یەکەم جارە لە سنووری قەزای مەخمور دەست بەسەر دەرمانی قاچاق و ماوە بەسەرچوودا دەگیرێت. هەروە یەکەم جاری شاڵمەتی داخستنی ئەو دوکانانە بەڕێوە دەچێت کە مۆڵەتی فرۆشتن و بەکارهێنانی دەرمانیان لەسەر ئاستی فراوان نییە، چونکە خۆمان دەزانین یاریدەدەرانی پزیشک دەتوانن تەنیا لە سنووری 22 جۆر دەرماندا چارەسەر بە وڵاتیان بدەن، بەڵام لێرە سەرپێچیەکان زۆر بوون تا ئاستی دروستکردنی مەترسی لەسەر ژیانی هاوڵاتی. لە بنکە تەندروستیەکانی سنووری مەخمور وەک هەر شوێنێکی دیکە دەوامی یەشگریمان هەیە. هێشتگری دوای دەوام لاریەکە لە مەخمور و دیبەگە و گوێر و قەراج هەیە کە لە کاتژمێر 2 پاشنیوە ڕۆدەست پێ دەکات تاوەکو بەیانی ڕۆژی دواتر بەردەوام دەبێت. کارمەندانی هێشتگر لە بنکە تەندروستیەکانمان حاڵەتەکانی کتوپڕ و ڕووداوی ئۆتۆمبیل و برینداربوون چارەسەر دەکەن، بەڵام ئەمانە تەنیا فریاگوزاری سەرەتایین. بۆی خزمەتگوزاری 24 کاتژمێری دابین بکەین، پێویستە نەخۆشخانەی گەورە بکرێتەوە کە توانای دابینکردنی تەواوی خزمەتگوزاریەکانی هەبێت. لە توی هاوڵاتی دەپرسم کە خەڵکی دانیشتووی مەخموری گرفتی تەندروستیتان هەیە، گرفتەکانتان چین لە مەخمور لە ڕووی تەندروستیەوە؟ بەڵێ وڵی ئێمە لە مەخموری بەڕاستی گرفتەکان مانگەلێک زۆرن، یعنی بگرە هەر لە کەرتی تەندروستی لە کەرتی زۆر لە کەرتەکانیت کە بەڵام کەرتی تەندروستی بەڕاستی کەرتێکی زۆر پێویستە زۆر زەرورە کە مەخمور هەتا ئێستا کە یعنی بنکەی تەندروستی هەیە نەخۆشخانەی گشتی لێ نییە. یعنی بۆ نمونە ئەگەر هاوڵاتیە بۆ نمونە منداڵی خۆم نەخۆش کەوتووە بردیتمە کەمپی ئاوارەکانی پەکەکە لێرە کە نەخۆشخانەیەکی لێیە، نەخۆشخانەکەی بەڕاستی
تا حدێک یعنی شتەکانی باشە و خەڵک لێرە یعنی هەیپای دەکا و نەخۆش خۆی دەبا بۆ گەیارە بەڕاستی مەخمور لە ساڵی 1927ەوە بوویتە قەزا تا ئێستاکە نەخۆشخانەی گشتیلێنە کەرتی تەندروستی بەڕاستی کەرتێکی زۆر دواکەوتووە زۆر خراپە و هەروها لەم چەند ڕۆژانەی دوایی هەرچەند عیادە و هەرچەند سەیدە لێ و ئەوانە هەیە لە مەخموری هەمووی داخراوە خەڵک نازانانی ڕوو لە چێکە بەڕاستی بۆ چارەسەری خۆی باشە مەخمور وەکو خۆ دەڵی قەزایە ناحیەی بەسەرەوەی بە سەدان گوندی هەیە ئێستا خەڵک ڕوو لەم قەزایە دەکات یاخود ئەگەر بێت چارەسەر وەرگێ دەبێ بچێ بۆ هەولێر بچێ بۆ گەیارە چێن دەریانی ئای بنکە تەندروستیەکان ڕۆڵیان چیە لێرە بێگومان بەڕاستی بنکەی تەندروستی مەخمور تاوەکو کاتژمێر دوو دەوامیان هەیە لە پاش کاتژمێر دوو بەڕاستی دادەخەن یعنی بۆ نمونە مەسەڵەن ئەگەر بێت و ئافرەتێک دوو جامبی دەبێت ڕوو لە هەولێرکە یاخود ڕوو لە گەیارە بکە یاخود بستە ناو کەمپەکە یعنی بەڕاستی کەرتی تەندروستی وەکو پێویست نییە خەڵک بەڕاستی ماندیە هیلاکە یعنی و هەروەها یعنی حتا ئەو داو دەرمانانەی کە لە نەخۆشخانەکەش دەدرێ وەکو پێویست نییە خەڵک دەبی ڕووە دەرێکە یعنی لێسادا دەرمانخانەکانیش داخراون بەشێکی زۆریان تەنها دەبینین ئەوەی لێرە ئێستا ئێمە دەبینین تەنها یەک نۆرینگە کراوەتەوە باشە تۆی هاوڵاتی هەر دەبێ بە ناچاری لە مەخمور دەربچی بۆ وەرگرتنی چارەسەر بێگومانی یعنی کە عیلازەکان وەکو پێویست نییە بێگومان دەبی لە مەخموری مەسەن حاڵەتی تەواریت هەیە خوانەکەرانی لە یەکی شەو لە دوی شەو دەبی ڕوو لە گەیارە بکە یاخود ڕوو لە هەولێر بکەی بەڕاستی یعنی باشە ئەی لایانی پەیوەندیدار چێ هاتوتە سەرخەت چێ جێ لە داواکاریەکانی ئێوە دەگرێت داواکاریەکانتان ئاڕاستی چێ کردووە بەڵێ وڵی داواکارەکانمان وەکو پێویست ناگا بە شوێنی خۆی یعنی بۆ نمونە مەسەن قایمقام کە ڕئیس وحدەی ئیداریە پێویستە ئاگای لە سەرجەم دام و دەستگاکان و فەرمانەکانی حکومەت بی تۆکو هاوڵاتێکی قەزای مەخمور پێم بڵێ مەخمور لە ڕووی تەندروستیەوە چۆنە گرفتی هەیە یاخود نیەتی مەخمور ئێستا ئەوەی هەی بۆ چەند ساڵێکە چەند کەرتی تایبەتی ئەوانەی ئەو سەیدەلیانی کە هەیبوون بن ئەو نەخۆش بن ئەو سەیدەلیانێکە لە مەخمورە بوون ئەوان توانیتان قیچەک شارەکە ڕابگرن بەڵام ئێستا ئەویشیان داخست حکومت بە نازم بە هەنجەت و مهانەک ئەوە بە شێوەیەکی یاسایی ئەمە ناتوانین تێکەرابین بەڵام ئێستا بەڕاستی مەخمور پێویستی بە نەخۆشخانەیەکی گشتی هەیە 24 ساعت هەبیتن ئێستا ئەگەر بەتەمای خەستەخانەکانی نەخۆشخانەکانی حکومەتی لە پاش ساعت 12 یەک نەخۆشخانە نامینێ یعنی خەرک ئەگە بمری نییە یان دەبستە گەیارە یان بستە هەولێرێ بەڕاستی لە ڕووی تەندروستیەوە مەخمور زۆر ئیهمال کرایە ئەوەی هەبوو ئەوەندە سەیدە لێ بوو سەیدەکانیشان داخست یعنی ئێستا خەڵک چێوە ڕوو لە چێ بکاتن یان دەبێ ڕوو لە گەیارە بکەن لە هەولێرێ باشە خۆت نەخۆشت هەبووە بردبێت بۆ گەیارە یان بردبێت بۆ هەولێر یان بۆ شوێنێکی دیکە بەدێهزار نەخۆشمان بۆ یەکسەر یان لە گەیاریان لە هەولێر بەڕاستی ئێستا ئێمە هەر باشترین ئێستا تەماشا ئەو کەمپی پەنابەرانی مەخمور بکە یعنی ژن هەیە زجی لە بەدەوی بووە لە حاڵەتی منداڵ بووم بووە بریتیان لە سەیتەر ڕاگرت لە سەیتەرێ منداری بووە یعنی ئەوەش کارە ساتە نەکاری هەر بخۆمان ئێمە مەخمور لە کەمپی هەر لە نزیکەی 200-300 هزار نفوسین لەو قەزایە ئێستا لە مەخمور بنکەیەک هەیە سەر بە حکوومەتی عراقیە بنکەیەکیش هەیە سەر بە هەرێمی کوردستانە کامیان زیاتر خزمەت پێشکەش دەکات دەرمانی زیاترە وەکو دەڵێن فەحس و فحوسات لەوێ زیاترە پێداویستە دەرمانیەکان کە لەوێن دەرهەبن لە کامیان زیاتر خزمەت دەکرێن ئەم ناتەمەوە حکومی بدەم چونکە بەڕاستی ئەمن شارەزایم لیان نیە بخۆم هەتا ئێستا کەم چویمە ئەو نەخۆشخانە بێ ئەو بنکە تەندروستیانێکە لە مەخمور هەنە چێ حکومەتی سەر بە حکومەتی بەغدایە چێ بای هەرێمی کوردستان بەڵام بە شێوەیەکی گشتی خەڵک معاناتی زۆرە دەرێن دەچین تەنها حەبەش پارە سۆریشان نییە یعنی خەڵک دەچی هەر شتێکی یەکسەر دکتۆر وەرەقەشدا تێ بڕۆ لە دەرێ بکڕە دەرمانی پێویست لە بنکە تەندروستیەکان نییە نەخێر ئەوەی دەرێن لە ئەوەی قەرەچوخ هەر ئەو زۆر کەمە ئەوەی هەیە ئەوەی سەر بە مووسدا ئەوە قسە هەیتی بەس یعنی باشتر لەوی بکە قیچەک باشە قیچەکەویش زۆر باشە ئێوە داواتان کردێت کە نەخۆشخانەی گشتیتان هەبێ داواکانتان ئاراستی چێ کردێت چێ جێ لە ئێوە دەگرێت ئێمە نەک ئێستا لە 91ەوە لە بورە یان لە 2023ەوە هەتا ئێستا بەدەیها جار بەدەیها یاداشتمان نووسە بەدەیها ڕێپێوانمان کردێ بەدەیها سەردانی پەرلەمان و
ئەنجومەنی وەزیران و حکوومەتی بەغداش نمانێکی بەڕاستی ئاخی جاری سەدانشی حکوومەتی بەغدایەمان کە وەزیری تەندروستی بەغدایە دکتۆر مەجید ئەو کاتی خۆ ئەخێری بنووسی لەسەر دەمەوی ئەو ڕەزامەندیداکە بنکەش تەندروستی لە نەخۆشخانەیەشی گشتی لە مەخموور بکرێتەوە ئەویش لەبەر کێشەی حزبایەتی پارتی وێچێتی ئەویش بەڕاستی ئەویش بێ ئومیدیان کردین لە بەوەی دکتۆر مەجید یەکێتی بوو لێرە قبوڵیان نەکرد ئەو نەخۆشخانەیە بکرێتەوە بەڕاستی ئێوە ڕێکسەر گواستیانەوە گەیارە ئێستا خەڵک دەبی ئەو خەڵکە بووە زەحیەی کێشەی بینی پارتی وێچێتی ئێستا ئەو خەڵکە نەخۆشکەوی دەبی غارەتە گەیارە ئەو نەخۆشخانێکە لەو مەخمووداندا بسی لە گیاری چارەسەر خۆی پێ بکە ینی تۆی هاوڵاتی ئەگەر بتەوێت دەرمانێک بۆ نمونە حەبوو دەرزیەک وەگری یان دەبێت 120 کیلۆمەتر ببڕی بچی بێەوە بۆ هەولێر یان دەبی بچی بۆ گەیارە بەتاکید وەیە بەتاکید ئێستاوە نییە هەر لە مەخموور لە ئەزەلەوە بووە بەڕاستی لە پاش 2023 ئەمە بەدێها جار داوامان کردیا ئێستاش داوا دەکەینەوە ئێستاش لە ڕووی کامیلەکە ئێوە باش گیان لێ بەرپرسەکان بەسە یعنی هەتا کەنجینی ئەو کێشە بەسە با بەرتان پڕ بوو تێر بوون بەسە ئەو سڕێ ملەتە با ملەتیش قیتەک لە خۆش گوزارانی بژی دا نەخۆشخانەمان لۆ بکەنەوە جارەکەمان لۆ قیرکان بەسە هەتا کەنجینیە قوتابخانەکان بکەنەوە ئێمە بابە نەکورسین گۆمان دەوێ نەپارێن گۆمان دەوێت نە لە ساڵاتی گۆشمان دەوێت هیچمان لە گۆ ناوێت تەنها حەقەکی شەرعی خۆمان دەوێت ئەو حەقە شەرعیەت چییە ئەوەی کە هەموو ملەتانی دنیا کە لێ دەژین زۆر باشە ئێوە نوێنەرتان هەیە لە پەرلەمانی عێراق مەخموور سێ نوێنەری هەیە نوێنەرەکان هاتوونە لای ئێوە گوێیان لە ئێوە گرتووە بەخوای ئەوەی بزانم هەتا ئێستا یەک دوزاران ئەحلام خان هاتیە ئەمن بخۆم هیچ حزبێک نیمە بەڵام ئەوەی بزانم ئەحلام خان 2000 هاتە مەخمووری یعنی داوای کردیا خەڵک داوای کاریان پێشکەش کردیا کە شتمان لۆ بکەن ئەوان دەی بزانم هەر ئەوەیە زیاتر ئەوان کەم نەدیتیا ئەوان کەم بەڕاستی هەتا ئێستا ئەوان ئەمیش کەم ناو مەخمووری بەڕاستی بەس نەمنیتیا بێتن و هیچ کۆر کۆبنۆش نییە بەڕاستی ئەگە بێ سەراست دەبایە ئەوان ئێستا نووسنگیان لە ناو مەخموور هەبی ئەو نووسنگانە خەڵک سکاڵای خۆی باتە لایوان برێک وەرە ئەوە کێشەکانمان ئەوە گرفتەکەمان ئێوە ئەوان چکە بە دەنجی ئێمەدا چوینە بەغدا و پەرلەمانی بەغدا ئەوان نوێنێری ئێمەنا بەڵام بەداخەوە ئەوان نە نوێنێری خۆیان بە نوێنێری ئێمەدا دنێن نە نووسنگەشانەیە تۆی هاوڵاتی لە مەخموور کێشەی تەندروستی هەیە کێشە هەیە لە ڕووی تەندروستیەوە چەندێک خزمەت کراوە مەخموور لە ڕووی تەندروستیەوە پێمان بڵێ بزانین دۆخی مەخموور لە ڕووی تەندروستیەوە چۆنە لە ڕووی تەندروستیەوە چەندی برەی خراپە ئێستا دوو خەستەخا دوو بنکەمانێ دی ئەوە بەڕێوەبەرایەتیمان نییە بنکەی قەرەسووق و بنکەی برێ ئەو خەستەخانە عادی مووسێ نا 24 سعاتەیە نەدا و دەرمان هەیە سعات دووە دەچی کەس جواب ناداتەوە ئێستاش حکومەتی مووسێ هەستە بەداخستنی ئەو نۆرینگانە و سەیدەلیانەکەەوە خەرکەچی زۆر لە مەخمووری ئیسیفادە لەو وەزعی دەکرد لە خۆیان دەچوون عیلاج و ئەویان وەردەگرت خەستەخانە هەر نەبوونەبوو ئەم ئێستا دونێ منداری من نەخۆش بووە بەخوای مەغریب بێ ساران ئێستا ئێستا بێ سارەمایمەوە بریتەن هەولێر تا ئێستا نهاتەوە یان دەوی بچینە کەمپێ یان دەوی بچینە گەیارەی ناچینە مووسری عەزمانی نییە بچینە مووسری ئێستا نازانین هۆکارەکان چێ بەتەواوی لۆچێ دایەخستە هیچ چارەسەرەشیان نەکردیا ئەوان دەبێت ئەو ئیشیان بکرد بە احتیمامیان بە خەستەخانەکەی بدا بە خەستەخانەکەیان باش بکرد بە ئەوزا ئەو ئیشانیان بکرد بێ دوای هەموو شتێک لە عێراق و لە کوردستان ببێ یاسایی دەڕیان ئیلا ئەوانە هەموو شت و کەم کوڕیان هەیە نیتیان ئەوانە درێ ئیجازەی هەولێرمان هەیە مووسری ئەترا بە ئیجازەی هەولێرێ ناکە باشیان ئێستا تو ئەگەر تۆی هاوڵاتی بچێ بنکەیەکی تەندروستی لە مەخموور چ قەرەچووق بێت چ مەخموور بێ ئەوەی سەر بە هەرێمەیان سەر بە بەغدایە دا و دەرمانەکان وەکو پێویست نین کە بدرێ بە توی هاوڵاتی دا و دەرمانەکان ئەگەر چار دەرزی دوو عەبد لۆ بنووسی دەبی دوی بچی لە سەیدەلێ بکڕی دووش لە کنەوان بکڕی ئێستاکە نۆرینگەکان قەپاتە ئێستا نۆرینگەکان قەپاتە یان دەبێت بە تاکسیان ڕەوانی هەولێرێ بکەی یان دەبی بچی لە گەیارەی بینی یان خەستەخانێکی ئاهلیشی لێ دێن عەبد دەرمانەکەی گرانە و ناچنی دێ خەرچی مەغمووریش بە خۆت دەزانانی هەمی فەقیرە باشە ئەی شەوان ئەگەر لە شەو خەڵک نەخۆشکەوێت پێویستی بە دەرمان بێت دەبێت ڕوو لە چێ بکە وەڵڵاهی ئەمە خەرکە هەژارەکە بە زۆری ڕووی لە کەمپێ دەکات لە بەرەوەی نێزیکە بەس ئەویت کە دەستا هەولێری بستە دێری چارەی نییە منداربوونە ئەویتکێ چیان نەخۆشە هەر دوو بشەکەت پێوەدا لێرە عیلاجی دوو بشکەچی نییە هەر دەی بچی هەولێری هەولێرش ئەم خەڵک سیارەی نییە و عالەم فەقیرە و موچە نییە و پارەکمە و ئیژ نییە و باشە ئێوە دەنجی خۆتان ناڕازی خۆتان بەشان و خەرچی مەغمووری نەکردیە
دەنجی خۆتان ئەو گلەیانەی خۆتان گەیاندۆتە لایەنی پەیوەندیدار ئاگادارتان کردوتەوە کە بارودۆخی مەخمور بەو شێوەیە برای بە هەزاران زار مقابلە کرا لە هەموو تەلەڤیزیۆنەکان هەموو کوردستان هەموو تێگەیەکەوە مەخمور حەق وایە نەک بن کە بەڕێوەبەرایەتێکی نەخۆشخانەی لێبی ئێستا دوو خەستەخانەوە لە شێستی کرایتەوە هەردوو عسکەری تێدایە قەپاتیان کردیە چارەسەری ناکەن خەستەخانێک لەو مەخموری دەرچوو 100 قەلە وێرەی لەسەر جێ و مەکانی پێک ناتم نەقری گەیانەیان کرد ئەم داوا لە کابەدەستانی مەخمور دەکەم خەمەشی لەو مەخمورەی بخۆن مەخمور بێ سائیبە جان